سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئێران و کوردستان، بەردەوامی مانگرتن لە خواردنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین، بەردەوامی گەمارۆدانی کۆبانێ لەلایەن هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریاوە، سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو و بەردەوامی میلیتاریزەکردنی شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان. بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئێران و کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو لاوی خەڵکی شارەکانی سنە و شیروان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی دانیال نیازی تەمەن 18 ساڵ و زانیار کەنعانی تەمەن 15 ساڵ لە شارەکانی سنە و شیروان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەردەوامی مانگرتن لە خواردنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی گەیشتوو فواد فەتحی بەندکراوی سیاسی و چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە لە شەشەمین ڕۆژدا درێژە بە مانگرتنەکەی دەدات. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو دژ بە گواستنەوەی کۆمەڵێک لە بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان بۆ ساڵۆنی چوارەمی بەندی حوتی زیندانی ئێڤین ڕۆژی شەممە 25 ڕێبەندان مانگرتنەکەی دەست پێ کردووە و تا ئێستا بەردەوامە لە مانگرتن. جێگای ئاماژەیەکە و چالاکوانە لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن ئەو زیندانەوە بە قەستی کوشتن هێرشکراوەتە سەری و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. ڕەتکردنەوەی داخوازی دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی میحراب عەبدوڵڵازادە. بەپێی راپۆرتی گەیشتوو داخوازی دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی میحراب عەبدوڵڵازادە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ڕەتکراوەتەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە خەڵکی شاری شنۆ لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن لەقی دووهەمی دادگای انقلابی ورمێ بە تۆمەتی فەساد فیل ئەرز حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو بەندکراوە لە کاتی دەست بەسەرکرانی تاک و ئێستا تەنانەت سەبارەت بە ڕەوەندی دۆسیەکەی ڕوونکردنەوەیەک ڕادەستی پارێزەرەکەی نەکراوە و بە شێوەی غیابی دانیشتنی دادگای ڕژیم لەسەر تۆمەتەکانی بەڕێوەچووە. بەردەوامی گەمارۆدانی کۆبانێ لەلایەن هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریاوە. بە پێی دوای زانیاریەکان سەرەڕای واژۆکرانی ڕێکەوتن نامەیەک لە نێوان ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان و حکوومەتی کاتی سووریا هێشتا گەمارۆدانی شاری کۆبانێ بەردەوامە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بە سەدان هەزار هاوڵاتی کورد لەو شارە ڕوبەڕووی نەبوونی دەرمان، خۆراک و هەروەها ئاوی خواردنەوە بوونەتەوە و دۆخی تەندروستیان مەترسیدارە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین منداڵ و لاو بەهۆی سەرما و نەبوونی ئیمکاناتی پێویستی ژیان لەو شارە گیانیان بەخ کردووە و مەترسی لەسەر گیانی هاوڵاتیانی ڕاگیراو لە کەمپەکان هەیە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو. بەپێی راپۆرتی گەیشتوو لە بەردەوامی سەرکوتی دڕندانەی ناڕازیان لە ئێران یەکێکی دیکە لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو شارومەندە بە ناوی محەممەد ئەمین بیگلەری تەمەن 19 ساڵ کاتی پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئێران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. پاشان ئەو هاوڵاتیە لەلایەن لەقی 15 دادگای انقلابی تارانەوە بە سەرۆکایەتی ئەبولقاسم سەڵەواتی بە تۆمەتی محاربە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە.
بەیاننامەی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی 752 ئوکراینی. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی 752 ئوکراینی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ڕوخانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هەزاران هاوڵاتی تەنیا بەهۆی ناڕازی بوون بە دۆخی خراپی ژیان و مەعیشەتیان داخوازی ئازادی و بەرابەری و هەروەها قبوڵ نەکردنی سیستەمی گەندەڵی حکوومەت بە دڕندانەترین شێوە سەرکوت کراون و تەنانەت تەرمی کۆمەڵێکی زۆریان بێسەر و شوێن کراوە. لە کۆتایی بەیاننامەکەدا ئەو ئەنجومەنە داوای لە کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە کە پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران بکەن و هەروەها دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی هەڵوێستێکی تونتریان هەبێت. بەیاننامەی کانونی سنفی فەرهەنگیانی گیلان دژ بە دەست بەسەرکرانی مەحموود سدیقی پور. ڕۆژی ڕابردوو کانونی سنفی فەرهەنگیانی گیلان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئێدانەی دەست بەسەرکرانی مەحموود سدیقی پوری کرد و خوازیاری ئازادی دەستبەجێ بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە ئێران هەر دەنگێک کە پشتیوانی لە مافەکانی لاوان و تازە لاوان بکات لەلایەن حکوومەتی دیکتاتۆر و دەسەڵاتدارەوە بە توندترین شێوە سەرکوت دەکرێت و ڕوبەڕووی چەندین تۆمەتی ناڕەوا دەبێتەوە. لە درێژەی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە ئەو چالاکوانە پێویستە لە زووترین کاتدا بێمەرج ئازاد بکرێت و حکوومەت کۆتایی بە گوشاری ئەمنی بۆ سەر چالاکانی مافی مرۆڤ بهێنێت. ناڕەزایەتی کرێکارانی بەرزین مێهرچنارود لە سیستان و بەلوچستان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شێرکەتی بەرزین مێهرچنارود و شاغڵ لە جادەی نیوان فەنجوج و کۆتیج دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەو شێرکەتە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی ناڕەزایەتیەکەدا کرێکارانی ناڕازی خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمێ دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان بوون. بەردەوامی میلیتاریزەکردنی شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان. بەپێی دوایین هەواڵەکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە پەرەسەندنی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران، ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوامە لە ناردنی هێزی سەرکوت بۆ شارەکان. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شارەکانی زاهدان، ئێرانشار، نیکشەهر و چەندین شاری دیکە، پارێزگای سیستان و بەلوچستان بە مانۆڕ لە کۆڵان و گەڕەکەکانی شارەکان هەوڵی ترساندنی خەڵک و هەروەها ڕێگری لە کۆبوونەوەی خەڵکی ناڕازی دەدەن. هاوکات سەرچاوە ئاگادارەکان باس لەوە دەکەن کە چەندین ماڵی هاوڵاتیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ هۆکار هێرش کراوەتە سەری و بەو پەڕی تند و تیژیەوە لەگەڵ دانیشتوانی ئەو ماڵانە هەڵسوکەوت کراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە گەمارۆدانی 18 بەرپرسی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئامریکاوە. ڕۆژی ڕابردوو وەزارەتی دەرەوەی ئامریکا ڕایگەیاند کە 18 بەرپرسی باڵای ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئەو وڵاتەوە گەمارۆ خراوەتە سەری. بەپێی دوایین زانیاریەکان ئەو 18 کەسە بەهۆی بەشداریان لە سەرکوتی خەڵکی ناڕازی لە ئێران و هەروەها داخستنی هێڵی ئینترنێت لە ئێران لەلایەن وڵاتی ئامریکاوە گەمارۆ خراوەتە سەریان و بە هیچ شێوەیەک ئیزنی سەفەر بۆ ئەو وڵاتەیان نییە. شایانی باسە ئەو گەمارۆیە ئەندامانی بنەماڵەکانیشیان دەگرێتەوە و بە هەمان شێوە لەگەڵیان هەڵسوکەوت دەکرێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.